باش يسوي برج ساعي ما كتان بينيوا خو خلق وايلي هذا سي جواني كعبناك هل سي ساعاتك الرات لا ساعاتك رسم خويا غري ورات تبع ساعاتك ولا خواره هل ناو كعبي رسم ساعاتك غري واني دان قشتان اما بشي اما يشكل نشانه كان قيام لكاتك اخو كعبه بيسي بونيه بيسي بتشن فندق يجي ريكوبيا كي خلق تاعي بخير بلان جواني وزخرفه كان جيشتوته مالكي الله سبحانه وتعالى دروس كردني بناي برس یەکێ لە نیشانەکانی قیامەت لەم ڕۆژگارەیە بەڕێزان دروستکردنی بینای بەرز و هەوربڕە ئەمیش خۆی بۆ خۆی یەکێکە لە فیتنەکانی قیامەت کاتێک کە پارە زۆر ئەبێ لە شوێنی غەیری خۆیان سەرفەکرێت یعنی ئێستا موسڵمانی وا هەیە بۆ یەک ژەمەنان محتاجە بیخوات ئەلحەمدوللا ئێمە تێرین ئەلحەمدولله بەڵام مسلمانی وا هەیە لە وڵاتە ئەفریقیەکان و لە قەرنی ئەفریقی تەنانەت مصحەفی نییە بیخوێنێتەوە هەر مصحەفی قورئان خوێندن ئەوە تا ئێمە گشتی تۆز لێی داوە مەبەستەکە لێرە لە چییە ئەگەر ئەم شتانە ڕوونەدات بەڕێزان چکەم زۆر مهمە ئێمە لەم شتانەیە موعجیزەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەبیرتان بخەینەوە بنمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ قیامەت هەڵناسێ هەتا وشترلەوان و مەڕلەوان و پێپەتی يتطاولون في البنيان منافسي بناي برزكن صحابيك دانشتوا لمدينة فقيرة نبوة جوسباني خانوكي سقفي خانوكي نيزك سريتي ولا لو كاتيا بالرواي بوهبوا كالروج يكدي لم جزيرة عربية كناني تيانية إسراحتي تيانية خلطي منافسي بناي برز بكات وإيسا هاتتتي يعني إيسا بوتو مهمنية بو او مهم بو او جيل دڵپاکەی کە پیانەوترێ صحابة رضي الله عنهم يعني جمعنا نبو بيخوا خوي پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێ لەناو ئەم ئومەتەی من لەم شوێنە خەڵکێک دروست ئەبێ يتطاولون في البنيان ئێ باشە ئێسێ برجی ساعی مەکەتان بینیوە خۆ خەڵک وای لێ هاتە سەی جوانی کەعبە ناکە هەر سەی سەعاتەکە ئەڕاتە لای سەعاتەکە ڕسم خۆی ئەگرێ و ڕەت چێتە سەعاتەکە و لە خوارەوە و هەر لەناو کەعبەیە ڕسم سەعاتەکە ئەگرێ وانیتان گشتان ئەمە بچیە ئەمە یەکێکە لە نیشانەکانی قیامەت لە کاتێکا خۆ کەعبە پێویستی بەوە نییە پێویستی بە چەند فندقێکی ڕێکوپێکەی خەڵک تیای بخەوێ بەڵام جوانی و زەخرەفەکان گەیشتۆتە ماڵەکەی ئەڵڵای سوبحانە وتەعالە کە پێویستی موسڵمانان نییە سەعاتێکی دروست کردووە یەک غورفەیەکی خەو ئێستا ئۆنلاین لێیدا پێچێ بە $500 بێشەیەک ئەگەر کەمم وتۆ یەک بێدێک لەوا کاش 2 شەو 3 شەو بمێنیتەوە 3-4 هزار پاوانت بوێت یعنی خەوتنی VIP بەرامبەر حەڕەم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەوەنسی ئەکرد لە بینینی کەعبە فبۆیە بەڕێزان ئەویش یەکێکە لە نیشانەکانی قیامەت لێدانی بینای بەرز و هەوربڕ کە خەڵکی پێویستی پێی نییە لە ئەسڵا بەو شێوازە یعنی ها غولوی تیا بکرێت ئەگەر نا شوقە و تاوەر و ئەمانە پێویستە خەڵک زۆر بووە بەڵام بەو شێوازەی کە لە ئیمارات و قەتەر و ئەو وڵاتانەی خەلیجەیە بەڕاستی خۆی بۆ خۆی یەکێکە لە نیشانەکانی قیامەت